وك خامي خام يا من جيرو داي وقتو ريب وراتوش وك خامي خام يا من جيرو داي وقتو من اوين دورة موما اتوش ريب واري بامها اردو جيرو ديارين بأرضا وريدو جارين من امیدوارم که ئەم بار کەیفیەتە دەنگ باشوێت بەهۆی فاسڵەیەکە لەگەر دیوایسەکە هەست. وەختتان وەخێر، امیدوارم کە ساق و سەلامەتون. ئەگەر کەیفیەتە دەنگ باشە بێ زەحمەت بینووسن کە من بەردەوام بم لەسەر ئەوزاعە تەحلیلە بارودۆخێکە لە ناو ناوچەکە ئەمڕۆ ڕووی داگەوە بوو گەسە هۆی سەرسوورمان و بێتەحلیلیە ئەکسەرە کەسانێکا کەوانە ناوە دەستگاگەلە میدیایی یا کەسانێک کاکەوانە کانونە بڕیاردان و جزء بازیگەرانە منتەقەن. هەروەکو خۆتان ئەزانن ئەوەی کە نظام سڵتە پێی ئێژێ ڕۆژهەڵاتە ناوەڕاست لەبەر گۆڕانکاریەکی گەورە و ڕووداوگەلێکی لەپڕە مەجالە تەحلیلکردنی بۆ ئەوانەی وا ڕەوەندە تەحلیلیان لە میدیاکان ئەبردەبەرەوە گۆڕیگە و ئیستا اتفاقاتە پێشات کە قابلە خوێندنەوە نییە بۆیان. بۆیە خێزە کوردەوارە سربەخۆ محاولەیەکا لەگرا دەریچەیەک بخاتە سەرە ئەوزاعێک کە مەوجودە تا بتوانێت کەسانێک لەم ڕاستە خەریکی هەڵس و کەوتن نگاهێکی تر و خوێندنەوەیەکی تریان سەبارەت بە قەزایە و اتفاقاتە پێشەڕوو بوێت. وتنە ئەمانە لە پێشەوە زەرورەتی ئەوە ئەگەیەنێت کە ئێمە لە دنیایەکی
گلۆباڵ کریاگی جیهانی بووگی بە میدیا و سۆشیال میدیاین. ئەمە بووگەسە هۆی تەقینەوەی دەیتا و کارە علمی و کارە شەپە علمی و معلوماتێکی فەرەکە بە بەشەرم ڕۆژی دریاگە، بەڵام بەشەرم ڕۆژی فاقدە تەحلیلە، ناتوانێت تەحلیلکە. دەیتایەکی فرە ڕاست و درۆزنانە وا لە بەردەسیە، بەڵام نازانێ ئەمانە لەسەر چ بەستەرێک هاتن لەسە دەرەوە. ئێمە کەماکان بە کۆمەڵێک گریمانە دەست ئەەکەین بە تەحلیلکردن. گریمانەکانە ئێمە شتانێکن وەکو بەرژەوەندی، وەکو تەوازونە هێز، وەکو باڵانس ڕاگرتن و ئەم گۆی زەمینە کە ئێمە واین تیا و ئەم شەرایطە کە خەریکین تەکیا دەست و پەنجە نەرمەکەین. پێشووتر بۆ خاتری ئەوەی کە تێگەیشتنێکمان بێ لە ئەوزاعەکە و تەحلیلێکی ئێمە گەرەکمانە بیکەین لەمەی کە ڕوئەدا لە ئیسرائیل، لە سووریە، لە عێراق و لە ئێرانها و خوێندنەوەیەکی دووسمان بێت. دنیای ئەمڕۆ 500 ساڵە بەدەسە قاڕەی ئوروپا کەوتکەسە بەر گەردەلوول و تووفانێک کە گەیاندگێسی بەگرا. خوێندنەوەی مێژوویە کە ئوروپا ئەدعا ئەکا لەسەری هات کەسە دەرۆ مهمە تا بزانین اتفاقاتە پێشڕوو چۆنە. من کۆتا عەرزکەمە خزمەتتان. ئەمانە لە بەستەر ئیمپراتوریەتێک کوتێن بەناو ئیمپراتوریەتە ڕۆم. ئیمپراتوریەتە ڕۆمێک کە لە 400 دوای لەدایک بوونە مەسیح، 500 دوای لەدایک بوونە مەسیح لە یەک ئەترازێت و ئیتر نامێنێت. ئیمپراتوریە ڕۆم ئیمپراتوریە کە بە سایز و قەوارە لە بریتانیا و حتا عێراق ئەمڕۆ و بەکارهێنانە خەڵکگەلێک کە لە ژێرە تەحتە ئەم ئیمپراتوریە هەن. سوالە گەورە ئەمەسە کە ئێمە ئێشێ بزانین توێژگەلێک کە ئەم ئیمپراتوریە دروست ئەکات چییە و بە کێ ئێژن ڕۆمەن. ڕۆمەن بوون، ڕوومی بوون نە قەومە، نە ئەتنیکە، نە زمانە، بەڵکو مرۆڤێکی کولتوریە کە وا لە ژێرە دەسەڵاتی یەک هێژەمۆنیە مەرکەزیە کە کانونەکەی ڕۆمە کە ئیتالیای ئەمڕۆ بێت. ئەما ئەم ڕۆمە کە کانونەکە ئیتالیای ئەمڕۆ ملیۆنها ملیۆن جەمعیەتی نییە تا بتوانێت سڵتەی خۆی لە ڕێگەیە پەرش و پڵاو پێدانە خەڵک لە بریتانیاوە تا عێراق ئیدارە بکە. بەڵکو ئەوانەی کە لە هەر ناوچەیەکا خەریکن ئەژین لە شێوەیەکی کۆنفدراسیۆنی یا کۆنفدرەیشنی اتحادێک ئەکەن لەگەڵ ئەم ئیمپراتوریەتەکە پێژن ئیمپراتوریە ڕۆم، کەواتە ئەمانە کەسانێک کە خاوەنە زەمینن، خاوەنە دەسەڵاتن، کۆمەڵێک نۆرم و هەنجار و بەهای ڕۆمی ئەگرن وەکو زمان ڕۆمی، هەڵسوکەوتە ڕۆمی، داڕشتنە دەسەڵاتە ڕۆمی تا بتوانێت پێگەی دەسەڵاتە لۆکاڵی خۆیان حەفز بکەن. و لەم ڕاستە ساختارە دەسەڵاتە ڕۆم بە کۆنتڕۆڵکردنە خەڵک وەڕعایا وەڕعیەتگەل دەسەڵاتە ئەمان تێڵێتەوە. بە هەر هۆ و هەر سەبەبێک کە خۆیان ناتوانن دەست بخەنە سەری ئیمپراتوریەتە ڕۆم لە یەک ئەترازێت. من کارم ئێستا خوێندنەوەی ئیمپراتوریەتە ڕۆم نییە. کارم بە دوو شتی هەبوو. یەک، ئیمپراتوریەکان لە یەک ئەترازێن، هەروە کە ئیبن خەلدون وتی. نە ئەوەی کە ڕوانگەیەکی دەتەرمینیستی یا ئاخر و زەمانی بەمێژوو بکرێت، نا بە هەر هۆیەک ئەمانە دەورانە لەدایکبوونێکیان هەست، دەورانە بەرزبوونەوەیەکیان هەست و دەورانە هەزیز و لە بنچوونێکیان هەست کە عواملە مختلفێکی هەست. ئەمە شمول دنیای ئەمڕۆیش ئەکات. حداقل دەرسەکانە مێژوو و چیرۆکەکانە مێژوو بە ئێمە ئێژێت ئەمە شمول دنیای ئەمڕۆیش ئەکات. با بزانین ئەوە چییە کە شمول دنیای ئەمڕۆەکە. من بارها بیستگمە کابرا هەڵەگەڕێتەوە ئێژێ ڕۆژهەڵاتی نێوەڕاستی تازە. لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستی تازە ئەمریکا بڕیاری داوە وڵاتی چکۆلە دروستکات، دموکراسی چکۆلە دروستکات. سوالە گەورە مەسەلە بەرامبەر کیە؟
ایالاتە متحدەی ئەمریکا ئەمڕۆ کە سوپەر پاوەرە دنیاست بۆ هێشتنەوەی باڵانسە دەسەڵاتە خۆی ئێشە کامە هێزگەلکەوانە بەرامبەریا بچووکی بکاتەوە؟ پرسیار رووسیا. چۆنە ئەمڕۆ گشتی فکرەکا کە رووسیا کە لە منچوریەوە لە بەرامبەرە ژاپۆن حتا ئالاسکا تا سنوورە ئەمریکا ئەم دی و ئەو دی وڵاتە بە گوستەردەگیە یەک قارڕە کە تەمامیەتە ئاسیا بێت کە شمول شمال ئەوروپای شەکات ئەگاتە ئەمریکا بە هەردوو بارە ئۆقیانوسیوە بە حدەئەقەل 500 ملیۆن جەمعیەتەوە بەم سەرزەمینە وەسیعە گەورە کە هەسی. چۆنە رووسیا سەرباز کەم تێرێت ئێشێ لە کۆرەی شمالی سەرباز بگرێت؟ چۆنە رووسیا کەرەستەی شەڕ کەم تێرێت و ئێشێ بڕوا سارۆخ و موشک و درۆن لە ئێران بگرێت؟ ئایا رووسیا دژمنە غەربە؟ ئایا ایالاتە متحدەی ئەوروپا ایالاتە متحدەی ئەمریکا و ئەتحادیە ئەوروپا لە رووسیا واقعاً ئەترسن؟ یا ترسە ئەسڵی ئەمانە لە کێس؟ من بۆ خاترەوەی ئەم ڕوانگە دروستکەم تەسەور ئەمەسە کە ایالاتە متحدەی ئەمریکا لە ئێران ئەترسێ. ئۆکەی لە ئێران ئەترسێ بۆیە ئێران دابەش ئەکا ئەیانکا بە دموکراسیگە لە بچکۆلە تا لە بەردەسیاوێت. ئایا تهدیدێک کە تهدیدە ئەمریکاکە ئێرانە لە چ ڕوو؟ لە ڕووی تەکنۆلۆژیوە؟ نە. لە ڕووی ئابووریوە؟ نە. لە ڕووی ئیدە و ئیدئۆلۆژیوە؟ بە زرس قاتعنە ئێمە شتێکمان بەناوە ئیدئۆلۆژیە ئیسلامی نییە کە کارکردە ئیدئۆلۆژیکی لە دنیای حازر بێت. تۆ سەوارە بەر یەک باوەڕ عمومی بەناو دین لە عەسرە مۆدەڕنا ئیدئۆلۆژیک نییە بە دنیا سادریکەی. تەنانەت لانچێک کە پێی ئێژی دین قەراعەتگە لە جۆرا و جۆرێک مەوجودە کە تۆ بە عنوانە قەراعەتە شیعە هەنووز نەتوانی گەبێژی مستەکبر و مستەزعەف چین. ئەگەر ئەوەی پێی ئێژی ئینقلاب ئیسلامی لە ئێرانە ئینقلابە ئیدئۆلۆژیکێکە ئەشێ مشەخەسی بکات چه شرایطێ مستەکبر دروسەکە، مستەکبر کێس، چه شرایطێ مستەزعەف دروسەکە، مستەزعەف کێس، شرایطە استکبار و استزعاف، شرایطە چەوساندنەوە و بەهرەگیریە ئینسان لە ئینسانە یا چییە؟ پس تۆ وێنی شتێکت بەناوە ئیدئۆلۆژیە شیعە نییە. ئەمەی کە من شیعەی عەلیم و حەزب عەلی ئەکەم و یەک دەستدەم و چاو ئەشۆرم و مەسخەکەم و فەقهم فەرقەکا و کەروێشک حرامە و سیغە حەڵاڵە و لە خۆمان ئەدەین، ئەمە ئیدئۆلۆژی لێ نایەتە دەرەوە بە معنای ئیدئۆلۆژی لە دنیای ئەمڕۆ. تۆ هیچ قسەیەکە لەبارە ئابووریۆ نییە، هیچ قسەیەکە لەبارە کۆمەڵایەتیۆ نییە، هیچ قسەیەکە لەبارە ملیۆن جەمعیەتە بە زهورگەی عەسرە حازر نییە. فرازە ئەمە لەکوێ ئەوێنن؟ لەوەی کە ئێمە ئیدعامان کرد دەوڵەتە ئێرانی ئیدعاکە شتێکی بەناوە محوەرە مقاومەت هەست. ئەم محوەرە مقاومەتە دوای 45 ساڵ هێشتا تەبیینە نەزەری نەکردیاگەوە کەس نازانی چییە. هێوە چاوتان پێکەوت لە ماجرای ئیسرائیلە ئێمە وتمان حیزبوڵڵا پارێزەرە سنوورەکانی ئیسرائیلە، لە نەمایشێکا کە کردیان وتیان وەڵا ئیسرائیل تەکە، حیزبوڵڵا ڕێکەوت، ئەویش دەوڵەتە لوبنان ڕێکەوت و بەرەی مقاومەت تەواو بوو. کەواتە حیزبوڵڵا لەمەوە بەبعدێشێ لە دەڕێیە بەقا وەکو فەعالینە کۆمەلگای مەدەنیە هەرێمە کوردستان ئێران ئەشێ بکەوێتە جەشنە فەلافلانە و پاراستنە زمانە کۆنە ڕەسەنە فنیقی و شەربەتە تاحینە و ئەم جۆرە شتانە بە بەلیدانسە عەرەبی ئیتراوە بۆ نەبگێڕێت و فعالیەتە چڕوپڕە جەشنە مەروانە و جەشنە حەشیش و بازاڕە گەورەیە سەکس و ئینترتەیمنت لە لوبنان بواتە بەرەوە تا ئیستە بەردەگیسیە بەرەوە. ئێوە دیتانە محوەرە مقاومەتە کە ئیدە نەبوو
بەکارهێنانە 4-5 بۆم بە سەنگەرشکێن تەقیەوە نەما، بە کوشتنە 450 نەفەر نەما. لە کاتێک کامانە ئەدعایانەکە ئەمە محوەرە مقاومەتە و ئەمە ئیدەس و ئەمە دنیاتەکان ئەدا و هەچ اتفاقێ نەکەوت. ئەمە بەرێ ئەوەڵ دەی ئێران چۆن تهدید ئەمریکاکە تا ئەگرای شێ خوێندنەوەکەی ئێمە غەڵەت بێ. ئەگەر گریمانەی ئێمە ئەمە بووگە کە ئێران تهدید ئەمریکا ئەکا و ئەمریکا ها بە شوێنە ئەوەی کە ناوچەکە دابەش بکا بەسەر وڵاتانە بچووک بچووک تا بتوانێت کۆنتڕۆلیان بکە، ئەی کێ کۆنتڕۆڵ ئەمریکا بکە؟ ئەی ئەمریکا لە کێ ئەترسێ؟ بۆ تێگەیشتنە لەمە ئشێ بگەڕێنەوە سەردەمانە قەرنە 18 قەرنە 19 میلادی و ئەوەی کە پەدیدەی ئستعمار و مەچەکە گەورەی ئوروپاییەکان لە دنیا سوارەکە. ئەویش چییە؟ ئەویش مەقولەیەکە بەناوە بازار. بزانن تۆ وەختە لە گەشەی ئابووری قسەکەی یعنی لە بازنەیەکی ئابووریە کالایەک بەرهەم ئەهێنی و ئەیوەی لە بازنەیەکی ئابووری ترا ئەم کالا ئەفرۆشی، خێر و سوودی ئەمە تێری و پێی ئێژی گەشەی ئابووری. ئۆکەی دنیای ئەمڕۆ اتفاقێکە تیا کەوتگە لە محاسباتە غەڵەتێکا کە یاڵاتە متحدەی ئەمریکا و ئوروپا کردیان خەریکە ئەژدەهایەکی گەورە لە خەو هەڵەسێنێ کە بازاری لەمان گرتگە. قەیرانگە لە یەک لە دوای یەکە ئابووری کە ئیمڕۆ دەستبەیەخێ اتحادی ئوروپا بووگە و دەستبەیەخێ یاڵاتە متحدەی ئەمریکاوێ ناشی لە قڕۆخکاریە چینە لە گرتنە بازار دنیا. چین ئەوسا کڕیار بوو مواد خامی ئەسەند، مواد فەناوەری و هایتەکی ئەسەند. ئمڕۆ چین قدرەتی گەیگە بە جێگەی من مثالێکتان بۆ لێ بدەم. لە عەرسەی ماشین سازیە تۆ ماشینگەلێکت بوو لەم دنیای غەربە، کۆمپانیگەلێکت بوو کە ناوبانگیان دەرهاورد بوو، ڤۆڵکسڤاگۆن، پاسات نۆعێکی بوو، گۆڵف نۆعێکی بوو، تۆ مرسدس دایملەر بەنزت بوو، تۆ BMW بوو، تۆ ئاودیت بوو، تۆ شەڤەرلەتت بوو، لە کنار ئەمانە تۆ هەنێ سوپەرکارت بوو، فەراریت بوو، لەمبورگنیت بوو، مازەراتیت بوو، بنتلیت بوو، ڕۆز ڕۆیزت بوو، بوگاتیت بوو و ئیلا ماشەڵڵا. ئەمانە چی بوون؟ ئەمانە مۆتۆرگەلە ئیحتراقیان بوو، یعنی مۆتۆرگەلێکە لە ناویانە ئاگر دەسی پێیە کرد، یا بە گازەویل کاریانە کرد یا بە بنزین کاریانە کرد. ئەمانە توانی بۆیان ئستەیبڵیتیەک، استقرارێک، هێزێک، هۆرس پاوەرێک لە مەکینە احتراقیا دروست بکەن. مەکینە دروست بکەن 80 دانە ڤاڵڤی بێت، مەکینە دروست بکەن 1200 ئەسپە بۆ خار قدرەتی بێت، مەکینە دروست بکەن لە 4 سانیە لە 5 سانیە بگاتە 100 کیلومتر سرعت، مەکینە دروست بکەن 500 کیلومتر بڕوا وە کۆمەڵی ئاپشنی تر لە ناویە. بەهاوردنە خودرەوە ئەلکتریکی، بەهاوردنە ماشینە ئەلکتریکی، تەمامە ئەم مێژووە سڕایەوە. ئێستا پۆرش ماشین دروزەکات ئەلکتریکی داوای 100,000 پۆند دەکا، کەسی سوال ناکە کاکە تۆ بۆ داوای 100,000 پۆند دەکەی. ئەمە ئیتر مەکینە نییە تۆ بێژی 12 سیلندم لێداگە، تۆ ئاتکی 4 دانە ئارمیچرە داگەسە دەمە باتریەک و پێئێژی مەکینەی ئەلکتریکی. ئەم پۆرشە ئەحیانەن چێ فەرقێکی هەز بێجگە لە یەکسری ئاپشنە ناو بەدەنە وەکو مۆبلەبانە ماڵ، چه مەزیەتێکی هەست بەسەر مۆتۆرگەرە ئەلکتریکیەترەوە. تا ئێستا ئەم بحرانان دیبەیتن ناکرێت، ئەمما چین ئمڕۆ خەریکە بە ماشینە ئەلکتریکی دنیاگرێ. یعنی شتێک پەدیدەیەکە تازەست 10 ساڵە 15 ساڵەوە ئیستا ئیتر یەواش یەواش دەرەکەوی هێزە ماشینگەلە ئەلکتریکی. هەر هەفتەی ڕابردوو چین فۆرویل درایڤێکی هاورد 360 دەرەجە لە جێگەی خۆیان سوڕێتەوە، هەر تەگەرێکی بۆ خۆی بە ئەندازەی یەک دایرە ئەسوڕێتەوە، هەر تەگەرێکی مۆتۆرێکی ئەلکتریکی وە لەسەریە لە 0 تا 5 سانیە 100 کیلومتر سرعت ئەگرێ. تەمامە کارخانەگە لە ماشین سازی ئەوروپا و ئەمریکا زیقیان کردەکە، بازاڕیان کەمەوە بووگە سۆ ئیستە ئەڵمان تووشە قەیران بووگە.
أي شركان إسبانيا وفرنسا وبريطانيا لسر چبو لقرن هجده و نوزده جنگەکان جیهانی ئەووەڵ و دووەم لەسەر چ بوو لەسەر بازار بوو بریتانیا ئەیدا لە کەشتیەکان ئەسپانیا کە لە ئەمریکای لاتینۆ هاتن ڕاوڕووتی لێکردن بۆ خاتر ئەوەی مەجالە هێزگرتن و پارەداربوونە زیاتر ئەسپانیا بگرێت بۆ خاتر ئەوەی بەر بە قڕۆخکاری ئەسپانیا بەسەر بازاڕەکانەوە بگرێ و بریتانیا توانی گوستەرەیەکی گەورە لە بازار جەهانی بێنێتە پێش دەستە خۆی و بە شێوەی دەوڵەت ملت سازی انحسار ئەم بازاڕانە بگرێتە دەسۆ ئیستە چین بە قودرەتە تەمام بە هێزە ئابووری بە هایتێک خەریکە بازار لە دەسە ئەمریکا و ئوروپا دەردێرێ ئیسە تهدید رووسیەس یا چینە تهدید ئێرانە یا چینە خۆ ئەگەر ئێمە لەمە تێگەین ئەو جار ئەفامین هەم ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەمە ئەزانێت هەم ئیتحادیە ئوروپا ئەمە ئەزانێت ئەمە بەم وەزعە ناچێتە بەرەو نایشتوانن لە دنیایەکا دوای جەنگە جەهانیە ئەووەڵ و دووەم و سێوەم و بەرزکردنەوەی کۆمەڵی بەهای لیبرالی و بەهای جەهانیە یونیڤەرساڵە حقوق بەشەر و ئازادی و ترید و بازاڕە ئازاد پەلامارە چین بن بێژن حەق نییە کالا بفرۆشی تعرفە لەسەردانی ئەم تابەیانی تعرفە دابنێت کالاوی چینی و کالای قاچاق سنوورەکانە دنیا دڕێت کالای هەرزان سنوورەکانە دنیا دڕێت کەواتە ئەگەر تاگرا تێگەین و ئەگەر فامیمان تهدیدە ئەسڵیە یاڵەت متحدەی ئەمریکا چینە نە ئێران نە رووسیە ناوەی کە رووسیە چەکە نەوەوی هەست خۆ چی بکەین چەکە نەوەوی هەست ئەمریکایش هەسی فەڕەنسایش هەسی ئینگلیسیش هەسی هندوستانیش هەسی چینیش هەسی رووسیە نەتەوانێک کە چین هەسی نە ئابووریە کە چین هەسی نە جەمعیەتێک کە چین هەسی و نە کاپاسیتی و پۆتانسیڵێک کە چین هەسی دەیسە یاڵەتە متحدەی ئەمریکا چیەکە ئەگەر لەمە تێگەین ئەو جار بەم نەتیجەگەین ئەگەر تۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکاوی لە بەرامبەرە چینە کە خەریکە دنیا ئەخوات و خەریکە ڕێگەی هەورێشم دروزەکات ئەو ئەفغانستانەوە ئەمریکا بەجێهێش ئیستە چین خەریکە تیا چاڵە نەوت ئەکاتۆ منابعی دەرتێرێت شەمە نەفەری تیا ئەکێشێت و خەریکە لەوێەوە ئیمتدادی ئەدا بەرە ئوروپا خەریکە بەنادر یەک لە دوای یەک ئەسێنێت بە دۆلارێکە بەدەستی هاوردەگە ئەو جاری یاڵەتە متحدەی ئەمریکا نایەت لە بەرامبەر چینە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دموکراسی چکۆلە دابنێ تا چین حەپەلوشیانکە بەڵکە ئەگەر تۆ یاڵەتە متحدەی ئەمریکاویت محاولە ئەەکەی نەزمە ئێستایی دنیا بگۆڕی بەرەو نەزمێ کە تۆ بتوانی چەندین دانەکان و قودرەت لە مقابڵ قودرەتە چینە دابنی بە جەمعیەت و حەشیمەتێکی گەورە بە سەرزەمین و خاکێکی گەورەتر بۆ تەواو ئەوانەی وا لە سیاسەت سەر دەرناکەن خوێندنەوەی تۆ ئیشی ئەمەوێتە مەگەر دنیای ئەمڕۆ دنیای ئابووری نییە دنیای بازرگانی و ترید نییە لە ڕقابەتە ئازادە بازرگانی و ترەیدا یاڵەتە متحدەی ئەمریکا و اتحادیە ئوروپا خەریکن بە چین ئەدۆڕێنن 5 ساڵە پێش پێکەنینیان هات ئیمڕۆ زیقیان کردگە من مثالە ماشینم بۆتان هاوردۆها بزانن لە کارخانەی هێنری فۆردەوە لە ئەمریکا تا ساڵە 2015 115 ساڵ ئەمانە وەختیان بوو تا شۆرەت و ناو کەس بکەن لە عەرسەی ماشین سازیە 15 ساڵە 10 ساڵە بەشە خودرە و ئەلێکتریکیان خستکە سڕێ لەمە و ببعات فراوەردەهای یەک لە دوای یەکە چینی کە تێتە دەرەوە ئەو جار ئیستە بازار هەڵەبژێرێ بە گوێرەی قیمەت کەیفیەت کارکرد و کارگەلێکەیکە ئێوە لە باوەڕیشتانە نەئەگونجە ماشینێ لە جێگەی خۆی وەکو ماشینە ئەسپاوبازی 360 دەرەجە بسوڕێتەوە وەچین ئەمەی ممکن کردگە
کە تۆ بە 7,000 دلار 8,000 دلار ئەتوانی ماشینێک بسێنی لە 1 سانیە تا 5 سانیە سرعتی بگاتە 100 4 ویل درایڤێ و بتوانێت 360 دەرەجە لە جێگەی خۆی بسوڕێتەوە. ئێستا فەراری چیەکە؟ لامبورگنی چیەکە؟ ئەمانە قەرارە تا ساڵە 2030 تحتە ناوە لە بینبردنە ئالوودەگی هەوا ماشینە مۆتۆر احتراقی بە تۆرە کل تعتیلکەن. دوای لەم فەراوەردە جەدیدێ و چارەچینەکەن. ئەگەر تاگرا حاڵیمان بوو لەم دلوژن و تەوەهۆمە کە فکرەکەین یاوەتە متحدەی ئەمریکا دژمنی ئێرانەوە تێت ئێران تیکە تیکەکات نجات پێیاکەین. ئەگەر فکرەکەین ڕووسیا چارە ئوکراین ناکە هێزی کەمە و چەکی کەمە ئەی چۆن ڕووسیا توانی جەنگ جەهانی دووە ملیۆن ئینسان ڕووسی بەسیجکە بە شەق بیانواتە ناوە شەڕ. ئەنەمی بیهایند دە گەیت. کێ دیگەسی شەڕە ستالینگراد؟ کێ دیگەسی ئەرتەشە ڕووسیە خەڵکی وەکو گۆشتە دەمە تۆپ ئەهنار دەبەرە دژمنە نازی؟ ئەگەر بەهاتایەنەوە دووە خۆی تەقەی لێیانەکرد ئەگە بڕۆیەنەوە بەرەو ئەڵمانیانی کوشت. ناتوانێ ئەو کارە بکە لە کێ ترسێ؟ ئیستا وردە بەرە چاوە ئێمە واز ئەوێ ڕۆشن ئەوێ ئەزانین اتفاقاکان چێشەکەوین. ئەوەی خوێندنەوەی منەوە ئەوەی خوێندنەوەی واقعیە تۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکاوی تۆ ئیتحادی ئوروپاوی بەم هات و هوشە لە پەلاماردانە ئوکراین وەڵا ئەوە ڕووسیە خەریکە ئوکراین خواوە شەڕ دەست پێیەکە. ئۆکەی ئێستا نە دەورانە تیرروکەوانە نە دەورانە شمشێرە. ئیاڵەتە متحدەی ئەمریکا بریتانیا و فەڕەنسە موشەکیان هەست 3000 کیلومتر ڕوە. ئەگەر ڕووسیا لە موشەکەکانە ئیاڵەتە متحدەی ئەمریکا و بریتانیا ئەترسێ ئەو موشەکە لە سنوورە ئوکراین نەوێ بڕوا لە سنوورە پۆڵەند دایبنێت بڕوا لە ناو دڵ ئەڵمان دایبنی هەر موسکۆوە پێکێ. ئێستا چه فەرقێکەکا بۆ ڕووسیا چ لە سنووریاوێت چه هاوردوێتی پێنجوێن دایناوێت تهدید تاران بکات چه بردوێتی لە شنگال دایناوێت تهدید تاران بکات چ فەرقێکەکە بۆ موشەکێ چه فەرقێکەکە هەر 500 کیلومتری فەرقە. یا ئەم شەڕە شەڕێکە تا لە ناویە تۆ شتێک دەربێری بە عنوانە اتحادیە ئوروپاییە ئەمنیەتی کە ئەم خەڵکە سۆلەدارەتی بکاتەکە یەکتریا لە ژێرە تهدیدی بەناو تهدید ڕووسیە جەنگە هەستەی تا لیتڤانیایی چەکی ئوسلۆواکیایی کرۆوات ئسلۆنی ئیتالیایی ئیسپانیایی متحد بوون تەکە یەکتریا ئەحساس بکەن یەک دژمنە مشتەرەکیان هەست و یەشێم اتحادی ئوروپا ڕابگرن لە بەرامبەریان. کەواتە بە خوێندنەوەی من بەرەودانانە نەزمە ئیمپراتوریایی ئەچین وا ئەکەن گەرەکیانە وا بکەن. لەگرا ناوچەی ئێمە چه شەکڵیە ناوچەی ئێمە ئەگەر ورد بنوارم پێیا لە سەرەتای خوێندنەوە کەم ئاماژەم پێ کرد. ئەوڵەن دەوڵەتە ئێران دەوڵەتە دەرهاتەگە لە ئێرادەی ملیە هیچ ملەتێک نییە تا ئەم دەقیقەیشە لە ئێرانە تۆ ملەتە نییە نێسەت شتێکە بەناو ملەتە ئێران نییە. دەوڵەتە ئێران ناچارە بەرەو سوورەتێکی تر لە دەوڵەتە ئەبەدی بڕوات تا دەوڵەتە ئێران ئەبەدی بکەنەوە. لە کناریا گشتتان مەسئلەی ئیسرائیل هەم فرامۆش کرد. ئەرێ ئیسرائیل چی کرد؟ غەزەی تەسلیم کرد؟ کاکەجان ئێمە لە خوێندنەوەی سیاسی تووشە غەڵەتین. ئیسرائیل چوو چی بکە کۆمەڵێ ئامانجی بۆ خۆی تعریف کرد نێتوانی هیچ کامیان بواتە بەرەو. غەزەی وێران کرد بۆکەی وێرانی کرد 2,300,000 نەفەر جەمیەتی غەزەی چی پێ کرد؟ تەسلیم بوون؟ گشتیانی کوشت بن بڕیانی کرد؟ چی کرد؟ لەبیرتان نەچێت یەهود جیهانی لە دادگای لاهەن نفوزی کرد
حكم ئاغایە بنیامین نەتانیاهو گاڵانتیشیان گرت بۆ وەخت خۆی بعنوان جنايتكار عليه بشرية. وأما سوريا با ئێمە خوێندنەوەیەک لە سووریە بکەین، خوێندنەوەیەک لە شتێ بکەین بەناوە ڕۆژئاوا. تۆی سووریەیەکت هەست کە 14 ملیۆن جەمعیەتی و لە ساڵە 2011 وەختی شەڕدەسی پێکرد 8 ملیۆن لەم جەمعیەتە یا هاتە ئەوروپا یا ئاوارەی ناوخۆ بوو یا کەوتە وڵاتانی دەوروبەر عێراق و تورکیە و ئوردون. جەمعیەتێکی فرە زیاتر لە نیوەی جەمعیەتە سووریە کە کۆچێنرا 600,000 نەفەر مرد بۆ خاتری ئەوەی کە ئەم جەمعیەتە کە بەهای گرکە لە بەشار ئەسەد و ناچێتە ژێرە دەسە بەشار ئەسەد بۆ قڕکردنە تەواو بمێنێتەوە کۆمەڵێکیان بردن لە ئیدلیب داهێنیان وەوتیان نەبرا با سنوورێکی پارێزراک بێ. ئۆکەی ئەم وەزیەتە لە سووریە تاکەی بەردەوامە بێ تاکەی تا چه اتفاقی بکەوێ تا ئارتش سووریە بڕوا بیانگرێت و دێ ڕۆژە ئەوەڵەم جێگەیانە بوو دانیا تا پرۆسسێکی سیاسی لە سووریە دەست پێ بکاو سەر لە نوێ خوێندنەوەیەکی تر لە سووریە بکرێت کەی چۆن چه شکلی ئەم بەرنامە بە کێ مەوجودە بە بەشار ئەسەد بە معارزە بە کێ بە هێزە پەکەکە با ئێمە خوێندنەوەی لە پەکەکە بکەین. من ئەم ڕۆژانە لە تەریە ئەم خەبەرگەلە زد و نەقیزە کە تێتە دەرۆ فرەقسەیە گەشنەفم بزانە لەگرا بەحس ئەمە نییە کە ئاپۆ پیای قارەمانێکە فیلسوفە یا فیلسوفیە، ئەمانە مەسئلەی تئۆرین بیان نێکنارۆ ئەوەی کە بێسەرۆک ژیان ئەبێ یا نابێ ئەمە مشکڵەی ئێوەس تێنە سەر مەیدان تێنە سەر کارنامەی عملیە ئێوە تێنە سەر ئەوەی کە ئێوە پێژن ڕۆژ ئاوا تێنە سەر ئەوەی کە ئێوە ئیدعاکەن کۆنتڕۆڵە جەمعیەتێکم لە ناو سووریە مەوجودن. سوئالە ئەووەڵ ئێوە سووریەیی یا کوردێکن کە لەلایەنە دەوڵەتە سووریە خاکتان وە شناستان داگیر کریاگە کامیان تۆشە دوو پێناسە لە خۆتکەی یا کوردێکی شەڕعەکەی بۆ سەربەخۆییە بەشێک لە خاک وە خۆت یا سووریەیەکی معارزەی لە مەقابڵە بەشار ئەسەدا تۆ کامیانی پەکەکەی هیچ کامیان نییە هیچ کامیان نییە هیچ کەس ئەم سوالە جواب ناداتۆ بەناوە هێزە ڕۆژ ئاوا فۆرە لەژێ ئاپۆ بێ ژیان سەرۆک نابێت و بێ سەرۆک ژیان نابێت و بژی ئاپۆ بژی ئاپۆ بژی گریلاو ئۆکێ ئاغیان بژی گشتتان خوای ئەکرد تا ئەبەد وەکو خزرە ژیان. سوال ئێوە سوورین یا کوردن؟ جواب نییە. ئەزانن بوو لەبەر خاترەوەی لە معادڵاتی سووریە ئەمانە معلوم نییە چکارن. کاکە تۆ مەگەناژی خاکەم وا لە بەردەسا 10 ساڵ خەیلێکە یەک دەهەس 10 ساڵ تۆ دنیا تەچیزاکە دەوڵەتە سووریە حقوق و معاشە کارمەندەکانە ئەدا کەچی تۆ لەم زووسانە 400,000 نەفەر کوردە ئاوارە کردو دووبارە ئێژە سەرم سڕ ماگە لەم دەنگ و باسە سمسمە خەرە کاری یاسە ئەمانەی کەوانە بەرامبەر تۆ بە ئیسلامی کردنیان یەکسەرە فکرەکەی معادڵەکە هەل کرد ئۆکێ ئەمانە ئیسلامی دێ ئەگەر ئیسلامین سەلەفینی تر منزورت ئەمەسە دێ ئەگەر سەلەفی ون دژمنە ئەوەڵیان شیعەیە ڕافزیە وانیە نۆبل زەهرا لە منتەقەی حەڵەب تەنیا منتەقەی شیعە نشینە حەڵەبە چۆنە نۆبل زەهرا چۆڵی نەکردە تۆ شێخ مەقسوود بە خەڵکی چۆڵەکەی چۆن تۆ چۆڵیەکەی وانگەهی ئەگەر تۆ سووریت جەمعیەت گەلە متداخلە ژیانە شاری چۆن تەفکیکەکەی تۆ کامت دەسەڵات تەحتە ناوت دەسەڵاتەکەوێتە ڕەشەکوژیە خەڵک خەڵکێکە موتیعە فەرمان ئەوات و لە بەرامبەریان ناوێسی تۆ لەکوێ وێسیاگی ئەمە سوالە ئەوە سوالە دووە.
تا دەمەکەیتۆ ئێژن تورکیە ئوردوغان پەلامارمانی داگە ناژن تورکیە ژن ئوردوغان سووریە وڵاتێکە هاوسنوورە تورکیەس تورکیە وڵاتێکە بە بحرانە هۆڤیەت تورکیە بە سەرکوتە چەرکەسەکان لازەکان کوردەکان ئەرمەنیەکان وڵاتێکی جعلی دروست کردە وا ئەوەنە بحرانە هۆڤیەتی هەست تا ناو و مستەراوەکەیان پەرچەمە تورکیایان دانیاگە دۆنەر ئەفرۆشن پەرچەمە تورکیە دائەنێن لەش فرۆشیەکەن پەرچەمە تورکیە دائەنێن لە واژەنە تورکی تا تۆمە تورکی ئەفرۆشن و هەرچی شتە ئێژن تورکی بەردە تورکی دارە تورکی تفە تورکی پێڵاوە تورکی مەدفوعە تورکی و هەرچی شتە ئێژن تورکی لەبەرەوەی قەیرانە شوناسیان هەست ئەمە تورکیە تورکیە وڵاتێکی کشاوەرزیە جوتیاریە بیبەرە فرۆشی و برنجی گردە فرۆشی و پرتەقاڵە فرۆشی و هەنارە فرۆشی و ڕۆبە هەنارە فرۆشی و ڕۆبە تەماتە ئەفرۆشی و تورکیە وڵاتێکی کشاوەرزیە لە کناریا وڵاتێکی توریستیە دوو دەرامەدی هەست کشاوەرزی و توریزم بە سەرڕێژکردنە جەمعیەتەوە هەنار گەسێ ئوروپا تا بتوانێت بە دۆنەر فرۆشی دانیان و تورکی شاپدانیان نۆک و لوبیا و عەدەس و نیسک و ئەمانەی تورکی بفرۆشێ تا ئەرز بواتۆ بۆ وڵاتە قۆڕەکەی بە ناوی تورکیە دۆنەر بفرۆشێ و کەباب بفرۆشێ و ڕستورانداری بکات تا ئەرز بواتۆ تورکیە هەم لە بەشە ملی و تووش قەیرانە لە سەرکوتکردنە مەزاهبە جۆرا و جۆر تحت ناو لایسیزم لە عەلەویەکان و لە فرەق مختلفە ئیسلامی و لە فرەق مەسیحی و سەرکوتی کردن ئیسە تورکیە دەستێوەردانی کردگە لە سووریە جیالبە کەس نایژێ بەشار ئەسەد بە شێوەی دەوڵەت ملەتی پەلاماری بە چۆنە کە ئاگرە سووریە دامەنە تورکیە ناگری تورکیە 20 ملیۆن عەلەوی واتیە خاندانە بەشار ئەسەد عەلەوین تورکیە ئوردوغانی پەلامارە عەلەویەکانەدا هەچ خەبەرێنی 30 ملیۆن کورمانجی واتیە هەچ خەبەرێنی چۆنە تورکیە ئیستەیشی لە خۆی بترسێ ئابووریە تورکیە شناسە بێ شناسە تورکیە تەحمڵە ساڵێک ئاشۆ ناکە چۆنە تورکیە لە خۆی ناترسێ و ئەمما ناتۆ ناتۆیی بوونە تورکیە بە تورکیە هێز نادا ناتۆیی بوونە تورکیە دەستی تورکیە ئەوەسێتەوە ئێوە پێتان وانەبێ تورکیە بۆ حەلکردنە بحرانگە لە داخڵیە خۆی ئەتوانێ دەسە بریتانیا و فەڕەنسە و ئیسپانیا و سوئد و ئاڵمان بووە بە شەڕێکە تا تێیا تورک دۆنەر فرە بفرۆشێ ئەمە اتفاقە ناکەفێ دروسامانە ناتۆیان دروست کردە بەڵام ئیجازە نادەن تورکیە پایان بکێشێتە ناوە هەر شەڕێ کە بحرانە ملیە خۆی پێ حەل بکات دەرنەتیجە مەحەلەکەن ناتۆ بوونە تورکیە بە تورکیە هێز نادات بە تورکیە هێز ئەدات لە مقابڵە چینە بە تورکیە هێز ئەدا لە مقابڵە رووسیە نە لە مقابڵە کورد ئەم پرۆپاگانداوە پەکەکە ئەیکا پرۆپاگاندایەکی درۆزنانە بۆ ئەحمەقکردنە مردمە کوردە و ئەم مردمە لە ژیانە عادیە خۆی ماشینی کێس و دوکانی کێس و باجی ئامین و 4-5 دەفەروانە دەوروبەریە ئەقڵی هەرەوە ناڕوا خۆ لەوە زیاتر خۆ ناڕوا ئیستا سوالەکە ئەمەسە ئاغای پەکەکە تۆ بۆ دانە دەسە بیانوو بە تورکیە بۆ حەپەلوشکردنە خاکە سووریە وایتە سووریە چۆنە ئاگرە جەنگە سووریە تورکیە ناگرێتەوە
ئاغایە پەکەکەم تۆ دۆمۆگرافیە منتەقەت گۆڕی ئیستا حەڵەبیشت تەخلیە کرد تۆ شمالە حەبیبە سووریە نەبووی ئیستا بووی تۆ جنوبە حەبیب خەریکی بەرەو دەیرە زوور و ڕقە و ئەمانە کشیتە خوارە و چیەکەی خەڵکە خۆم ئەپارێزم یانێ چۆن ئەیپارێزی خەڵکە خۆت چۆن خەڵکە خۆ دەپارێزی لەسەر جێگە دوێسیاگی ئێژی منیش سووریم ئێژی من کوردم ئەگرا خاکە منە بڕۆنە دەر ئەم قسە ناکەی ئێژی من سووریم حەقم هەسوو ئەگرا مافە منە و ئینسانێکم و ئێشی بوێسم و لە خۆم دفاعکەم و ناچمە ژێرە بارە تۆ قسەی واکەی نە ئێ بۆ دەرەچیت تۆ بۆ دەرەچیت تۆ چۆن لە سووریە ئیستا وەزنە نییەی بەرنامەت بۆ ئایەندە نییە سووریە چ پێیەکەن چیەکەن بە سووریە ئەیکەنە وڵاتە دموکراتیک تەکە کیا ڕێکەوتگی تەکە معارزی لە سووریە ئامادەی بەرەو انتخاباتە ئازاد کامەسە بەرنامە و پلانە ئێوە 10 ساڵە ئیدعا ئەکەن سەرزلتان هەس و پسپۆرتان هەس و پوڵتان هەس و بوجەتان هەس ئێوە نەتانزانی تەحریرە شام حەملەکە ئێوە چۆن دوو نفوزیتان لەناوە تەحریری شام و لە ئیدلبا نەبوو چۆن نیتیان ئەی چۆن خەڵکە ئێمە تەکان ئەخواخ لە خشتە ئەیوەن شکنجەی دنیای ئەکەن چۆن ئامارتان نەبوو تەحریرە شام حەملەکە چۆن لە پڕک چووگن بابەجیان خۆ بە فشە فشکردن و ئەواتفە خەڵکی دەرگیرکردن و بژی و ئەڕۆی نەدوا و ناڕۆی نەدوا و بژی سەرۆک و بژی قژە درێژ و ئەمانە خۆ ناکرێ خۆ ڕیال پۆلەتیکە ئێوەوە ئەدعایەکەن ئیسە چییە سووریە بەرەو کوێ ئەڕوات ئێستەیەش ئێوە تەحلیلکەن سووریە بەرەو کوێ ئەڕوان مەرتی کە وێسیاگن ئێمە تەحلیلیکەین ئیستا ئێوەیەژێ بێژن تەحریر شام کێس پێکاتەکەی چۆنە چۆن حەملەی کردگە گەرەکێ بوو کوێ بڕوا داهاتووی سووریە بەرەو چی ئەڕوا تاکەی لە یەکتری ئەکوژن تاکەی یەکتری ئەتۆقێنن تاکەی هەروە لە خۆتان و ڕۆژ ئاڤای کوێ دەی بەم زووسانە 400,000 نەفەرتان ئاوارە کردگە ئێوە کارتان بووگەسۆ ئەمە لە کورد قەرەچی دروستکەن ئێوە چین قەرەچیەکانە سووریەن مهاجرینە قەرەچن چین ئێوە ئێوە دیتان ئەم سەرگەلە کە بۆ کورد دروستکریاگە سرفەن و سرفەنگەرەکیانە کورد نەوێت و وەزنە نەوێت و قودرەت بالئەخەرە خوێندنەوەی تۆ بۆ داهاتوو چییە کە تێۆری بەردە ئاغا مارکسیزم لیبرالیزم بەریدە وایتە مەیدانە وایتە قودرەت سیاسیە کەرەستەت هەز موسساتت هەز هێزە کارمەندت هەز نیروی نظامیت هەز خاک و جوغرافیات وا لە بەردەسا خەریکی چی ئەەکەی گەرەتە چی بکەی ئەسڵەن تۆ مەلێک تۆ پادشاه تۆ دیسپۆتیزم تۆ مستەبد تۆ ئیستا خەریکی چی ئەەکەی گەرەکتە چی بکەی تەبیعەتەن تۆ پاسۆخێک ناگری بەڵام سەیرە 10 ساڵ ڕابردوو بکەن زیاتر لە 2 ملیۆن نەفەر کوردیان لە سووریە کۆچاند بەرەو تورکیە بەرەو ئەوروپا مڵک و ماڵیان داگیر کردن عەلەوی و تورکەمەنیان تێخستن ئمڕۆش بیخۆن شێخ مەقسوودیان لە تاڵەب چۆڵ کردگە نۆبل زەهرای شیعە چۆڵ نەوگە ئێوە چکارن بعد هاوارەکەن خەڵکی خۆت دەپارێزین خەڵکی خۆت چۆن ئەپارێزن لە کێ ئەیپارێزن لە کێ دقیقەن لە کامە دوژمن ئەیپارێزن دەی تۆ 30 ملیۆن کرمانجل لە تورکیە ناپارێزی لە ژێرە دەسە ئۆردۆغانە خەریکە دۆنەر ئەفرۆشیت حاڵیشی خاسە مشکلیشی نییە لێشی ئەپرسی خەڵکی کوێجێت ترکیە مشکلی نییە گەشتتان خەڵکە ترکیەن مشکلتان نییە خوان نەکا تورکیە خەوش و داوێنی کەوێ ئێوە دڵتانە تۆقی
خوا نەکات توریست نەڕوا بۆ تورکیا ئێوە گشتان زیقەکەن ئەی دۆنەرەکان کێ بیفرۆشێ ئەی چاواوە زەنگین ببن بزان ئاغاگیان تۆ 10 ساڵە مرۆڤێکی انقلابی دروست نەکردە گفتمانە کوردیەکە نییە گفتمانە سووریەکە نییە لە معادڵاتە منتەقە معلوم نییە چ کارەی مزورە کەی تۆ هەڵا گەڕێتێژە وڵات سورپرایز بووگین و ئەوە جێی تێڵین و ئەڕۆین و خەڵکی خۆ دەپارێزین چۆن خەڵکی خۆ دەپارێزی خەریکیان کۆچینی سەیرە کۆچەکانیان بکە لە قەڕنە 21 و بیرە کۆچە ئەرمەنیەکان نەکەویتەوە و بیرە کۆچە بەنگلادیشیەکان نەکەویتەوە بەرەو پاکستان و 3 ملیۆنیان مرد نەم زووسانە و ئەمما باڤیل هارتوو هورتە فرە دەکرد بەسەر دەوڵەتە ئێران و تۆ هەنووز نازانی دەوڵەتە ئێران خەریکە خۆی ئەگۆڕێت ئامریکا خەریکە ئەیگۆڕێت عەلی خامنەئی ئەزانێ و ئێشەی بیگۆڕن بۆیە ئەبێ میلیشیاکانە دەوڵەتە ئێرانی دەموچاو بگۆڕن جەشنە هەنارانە و جەشنە تەحینە و زوانە ڕەسەنە فنیقی و تەمامە ئەمانە وەکو فعالینە کۆمەڵگای مەدەنی دروستکەن جەمعیەتگەلە متەخاسمە متەزادن دەروونە یەکتری بە نەزمە ئیمپراتۆریاییەک وەکو چەسبیان گرن ئەنچێکە من لە ڕۆما بەحسم کرد میلیشیاکانە شیعەیش لە بەغا ئەخەسێنن و تەتەمەی ئەمانە لە سووریە تەسویەکەن تا بازیەکە جدی بنوێنێت تا ئەم خەڵکە و تەو بیگری و لەرز غازی بوێت ئێستا خەڵک نازانێت چ خەبەرە هەر کەسافەتێ بەی بەم خەڵکەی خوا حەجیەکیان پێ بەیە نەخۆن باڤیل تۆ معادڵەت ئێران نەبوو شیعەکانە بەغا نەبوو کەتایب ئەحل حەق نەبوو ڕێک پشتە خەریکە خاڵیە بێ بەریشە خەریکە خاڵیە بێ بازیە کە خەریکن ئەیکەن ئەمەسەر لە کورد جەمعیەتگەلە چکۆلەیە شکست خواردەگە بێسەر دروستکە ئەمەسەر نییە پەکەکە سەر نییە پەکەکە هێزە مزورە لە لەحزەیەکی شایی توێنەوە ئەیوەنە ناو فعالیەتگەلە ئەو فعالیەتگەلە وا خەریکویی کرد لە سنە و لە کرماشان و هەم پارتی و هەم یەکێتی قرار نییە ئێوە بوون و قدرەت و ناون و قدرەت چون ئێوەن ئێستا خەریکن ناوچەکە بڕ لێ ئەدەن تا ئەوەی کە نەیەتە دەرەوە عروبە بێت عروبە نایتە دەرەوە تەواو عروبە خەتەرناکە ئیسا چێتیتە دەرەوە ئیسرائیل شکستی خواردە تەنانەت لە تێئۆریا شکستی خواردە لە ئارمانە شکستی خواردە تەنانەت جوولەکەکانە ئەمریکا نەسڵە جەدیدیان یەکی تەرەفدارە زایۆنیزم نییە تەنانەت بەشێ لە جەمعیەتە ئیسرائیل تەرەفدارە زایۆنیزم نییە 600,000 نەفەر لە 7 ئۆکتۆبر تا ئێستا ئیسرائیلی جێشکە و ئەمانە جوولەکەهای ئەشکەنازی بۆر ئوروپای شەرقین کە های تەکنۆلۆژی و ئوروپای غەربی کە های تەکنۆلۆژی سەرمایە ئیسرائیلیان وا لەدەسا هەم خۆیان چوونە دەرەوە هەم سەرمایەکەیان بردە دەرەوە جێ ئیسرائیل تەنیا وڵاتێکە لە دنیا کە ئێستێشە لە ناو خۆیان نە دوژمنانی لە ناو خۆیان لە ناو یەهودیەتە بوحرانە مەشروعیەتە بوونی هەست وڵاتێکی هایتێک بوحرانە مەشروعیەتە بوونی هەست چۆن ئەم بوحرانە حەلەکەی فلستین ناچێتە ژێرەبار ئیسرائیل ئیسرائیل لە دەروونە خۆی و قەیرانی هەست لە جامعەی جیهانی یەهودی جیهانیش و قەیرانی هەست سوریا failed state إسرائيل failed state لبنان failed state عراق failed state إيران failed state شون حليكي لمقابلة تهديد تشينا شون لا يرجعيتو
ڕێگە هەر لە ئەقلانی بە تۆ ئێژێ نەزمێکە کە تۆ نزیکترین نسخەیەکە توانی بەحسی کەی لە کۆنەوە بووێت نەزمە ئیمپراتوریاییە بەی تەمامە ئەم قەبایل و قەوم و هۆز و زۆم و فرقە و بیر و ئەمانە بلکێنی بە یەکتریوە لە ژێرە دەسە یەک سافرنتی و یەک ئۆتۆریتی وما بقي حالة كونفدريشنيكي لوكالية زعيف بقشتيان بي لتاوي يكتريا مجالة كان خوار دنيا بي أورشليم بي بدم تارانو دجير حاكميتي كاكتو ناوي أني قرارداد اتحادية خاورميانة هر كسافتي ناوي أني يك جريان الزور من دو قدرة من ديواتيا تانيلي ما نقب كانو سريع بدنيا دائما بن لقني يكتري ام بالانس صلحك لقلم رو قورة كرابيلي اما دارشنا خاور ميانس دروس كردن امبراطوريتك لخاور ميانا لمقابلة تشينا بسر كردية كي بسر كردية يهود جهاني لنمود كام دولة لنمود دولة ايراني دولة يهود ايراني بدروس كردن قبائل شكولية زعيف فرقة قلت شكولية زعيف اللوكالي بإدارات محلية لوكالي لشيري يك سافرنتي قولة بناو سافرنتي إيران إسرائيل شمي بيخوشة إسرائيل شبه مبود بياكا كواتا قضية فلسطين وقضية إسرائيل بسهولة الدولتين نامي لاتحادية كي قولة ترى بناو إمبراطورية إيش سردر بيريت أما تنيا صورة ممكن بازي كس تنيا صورة ممكن بازي كس كغرب بيكا شون غرب أزاني كد صلاتي وخور د صلاتي نامني جريان السورية خليك بأي ويجيت سرعة التحولات أو نفرس هيزيكي بتوي شورش جير معادلات منطقة قوريت وسمع شيني سرعتي صوت شلوي بيشوكيكي بتشوكي ليبي هم شيشة كاشكينيت هم جانا سرنشينا أنا ماشي نخات خطرو بس ايوه لتي صالان الرابردو دي تال وقسا كان ايما هاتا دي كتش اتفاق بليكوت وخليك برو كوي اروات إسا جمهورية إسلامي بن كولبو يا جمهورية إسلامي قرار وزيد بقوريت إسلامية تكيلاون خاور ميانا شوار بنج برليدن تمام الراند خوران دولة إيرانية لسرد صلاة مينينو قشتنا بس استثناء چندين شهرية كإما أيها الناسين تمام السرقلة ساخته بشيوية الزعيف أمينينو ما جراي بكاكتان شاو بيكوت تمام أما أجر أما سورة معقولة بازية كبوكي وديتان بو أوي وا أمردما ليتيناغا أمردما وازانة قورانكارية دمو تشاو لجيل ناو رئيس جمهور شو رئيس جمهورية تلات رئيس جمهور شو رئيس جمهورية تلات أما اشتيك بيجن ديمقراسي أما تنها موديليك كاقر أميان النميني إترحيتشي كامو دنيانية إراعيبان لأصلا أما أنا دائما وانا بربلكانية دا صلاة أبزار قلي بكارون كحيج ربطي بسياسة قلي ديمقراطيك نية دخالت قلي كان كحيج ربطي بسياسة قلي ديمقراطيك نية أويك عوامي بي مشغول كان عوامي بي درگير كان داستانيك أوانيك بازي قرن وسياسة دارجينو داستاني كترا إما يأخذ كردوار سربخو أزانين إيالات المتحدة أمريكا قالك يسي نزمي كينوي لمنطقة تعريف كاتو بهاو كارية دسو دسلوكا كاني كتا استل منطقة كداين يابن من جملة دولة إيران إما كرد موجودين إما آخيزيان موجودين پشك الشير من دس نكفي بازيك لقشتيان الشيبيني رول خومن نجيرين بازيك لقشتيان الشيبيني
لم سرزمين فيلد تنيا جمعية واقعية كأتواني هذا واقعي بقدي هذا كردانا تنيا مردمي كإمرو تأورية دنياي إمرو يان هز كرده تنيا مردماني كالرواية الجديدة عصر حاضري هز كرده تنيا هذا كأتواني هذا واقعي لبيت الدلو كرده إما تماشاي بازية كخليكي نكي وكار خومان خليكي نوين برو رقباي أحمق إيما يك لدواي يك للصحنية أفكار عمومية كرد حزفون وحزفيان ما انكرت وحزفون جايستا إيما أمينينو وزعية الروج آفا وتراتين هريم وتراتين دولة إيران للتارانا أما أوزاعي بوي وديتان وي ولا خوتان سؤالتان نكرت باوركي بشارة سقريكو اتلب بقري اتلب وتشقانيك حتى حما وحمس خليك أروى وتشقانيك أما كيس أمبازية وأواتبرو كيس بو أي واتبرو خب من محاولة مكرلم دي بيت كلياتك بدا مدرو اگر سؤال قالي كيتر لم دي بيت الدروس بو من دايا نمو لدي بيتي كيترا چاوي كي بيا أخشينا خلاصي كلام أويل سوريا اتفاق كبير لألكدانة دموچاوة تازية نظم إمبراطوريا يخاور ميانس هزقل الرودارو دزجورياغو أمانة كإشي ورده روالت بقورن للسوريا إشي بلو شكستيان بوان ونشان بدن للسوريا شكستيان خوار كتوانو وام جريان السوريا تمام كردنا أم بعض يسا لا يوخوش